هەلور بلور مناڵی کورد هەلور بلور تەکامە زەرد و سوور و شەمامە ئەدی سیاسەتمەداری کورد قەلام تلور ئەم جارەیان بۆ کامە گەمەی مناڵ هەرجریوە و بەراعەت و شنەی ژینە شیرینە زەرد و سەوزی پدەگیەنێک هەر ڕەژووە ئاوازی نوێی کوردایەتی هیبایە قوش و قاژووە 30 ساڵی ڕیس بە ئازادی 13 ساڵی کوتەکولیس نەبووە پەتک نەبووە گوریس ڕەنجی سەدەی کوردایەتی دەبوو ئێستا بۆ ئازادی و ڕەنجی گەلان هەمبانە بە نەک لێگەڕێ دوو زلهێزی جەردە و دزی هەمبانە بە بۆ گەلیش با هەمبانە بە کوردایەتی قاقای قورسی گۆڕستانی عەزاوشینە قالۆری دینی بێدینە بۆ دوژمنان چەکی کرێ و بۆ خۆمان هەر بغزوقینە یاری مناڵ شەمامەیە کوردایەتی خۆی بۆ خۆی داشی دامەیە مناڵی کورد ئاوە بارە دەنگ کەزارە کوردایەتی 50 ساڵە بەم دوو تا دیدە نادیدە هەر لا ڕێونامە و پەڕیدە بەم دوو تا پارتت بێبارە یا جاشە یا باری لارە مناڵی کورد مێخم کوتی مێ خەڵبەزی تیکەی ڕاستی ئەوەی گەزی بەڵام دیارە نەک ئەم جارە 50 ساڵە سنجوقی کورد هەر پلارە کەچی ئەمڕۆ بۆ ناحەزی مێخ نەکوترا سیاسی بازی کورد بەزی کە هەڵبەزی بۆش دابەزی بە هەمویان پەنجەی شایەتمانی مەیان گەزی